جارێکیکەش بە خزمەتتان ئەگەینەوە لە دراسەکردنی ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆز. ئەم جارە ئەچینە خزمەتی ئاەتی ژمارە 30 لە سوورەتی یوسف على نبينا وعليه الصلاة والسلام کە باس لە ژنی عەزیزی میسرەکە کە چۆن هەوڵی دا کە دەستدرێژی بکاتە سەر سەیدنا یوسف على نبينا وعليه الصلاة والسلام و چۆن فەزح بوو دوایی تر. ئەم ئاەتە باس لەوەکە عیب و عاری ئەو ئافرەتە باسەکە کە شتێکی چەند شوورەیی کردووە بە چەندین پلەی ڕەوانبێژی و بەلاغی باس لە ڕەفتارەکەی ئەکا کە هەموو کەسێک پێی ناشیرین بووە بە ئوسلوبێکی بەلاغی زۆر بەقووت کە ئەبینین نزیکەی 20 خاڵی بەلاغی تایە لە فەزحکردنی ئافرەتەکە. سەرەتا ئاەتەکە خوێنمەوە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وقال نسوة في المدينة امرأة العزيز تراود فتاها عن نفسه قد شغفها حبا إنا لنراها في ضلال مبين. أما آياتك معنای گشتی ئەوەیە وقال نسوة في المدينة ژنانی شار بە شێوەیەکی گشتی وتیان ژنەکەی عەزیزی میسر کە سەرۆک حکومەتە ئیلحاحێکی زۆر لە گەنجەکەی خۆی ئەکا کە دەستدرێژی بکاتە سەریان دەستی لەگەڵا تێکەڵ بکە بەڵام ئەو خۆی گرتووەتەوە و دوورە پەرێزە وەستێ. بەڕاستی ئەم ژنە دیارە خۆشەویستێکی زۆری چووە بە دڵا و هەر ئەوێ ئەو ئیشە بکە. ئێمە هەمومان ژنان ئەڵێن ئێمە بەڕاستیوا ئەبینین ئەم ژنە لە گومڕاییەکی زۆر دیار و ئاشکرایە. ئەمە مانای گشتەکەیەتی.